عێراقیەکان ساڵی 2019 زاینیان بەخۆشی و ناخۆشیەکانەوە تێپەڕ کرد. لە ساڵی نوێی زاینیشدا چەندین خولیا و ئاواتی بەدینەهاتوویان هەیە داوا دەکەن بێنەدی. بۆ هاوڵاتیانی عێراق ساڵی 2019 بەوتەی خۆیان ساڵی ئاسوودەیی و ئارامی نەبووە و بەردەوام لە ڕاڕاییدا ژیاون. داواش دەکەن ساڵی 2020 ساڵی ئاشتی و ئارامی بێت بۆ عێراق و بۆ هاوڵاتیانیش ساڵی بەدیهێنانی خەون و ئامانجەکانیان بێت کە خۆی لە ئاسایش و ئارامی و خۆشگوزەرانیدا دەبینێتەوە. من یەکێکم لە میوانەکان و هاتووم بۆ ئەوەی لە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی بەشداری ئاهەنگەکان بکەم. داوا لە خوای گەورە دەکەین لە ساڵی تازەدا ئاشتی و برایەتی لە نێوان پێک هاتاینیەکان زیاتر بهێنێتە دی. لە کەربەلاوە هاتووم، لێرە زۆر ئاسوودەم، هیچ هەست بە غەریبی ناکەین. کاتێک لە سیمای خەڵکی ئەم شارە دەڕوانیت هەست دەکەی کە زۆر ئاسوودەن. بۆیە داواکارین ئەو ئاسوودەیە لە ساڵی 2020دا بە ڕوخساری هەموو عێراقیەکانەوە دەربکەوێت. احنا زوار من محافظة ديالى. ئێمە لە پارێزگای دیالەوە هاتوین بۆ بەشداریکردن لە ساڵی نوێ لە کوردستان. هیوامان وایە ئەم ساڵ ئاواتەکان لە ئاسایش و ئارامی زیاتر بێتە دی. داواش دەکەین ساڵی تازە ئاوردانەوەک بێت بۆ گەنجەکان لەبارەی دامەزراندن و ژیانی شایستە بۆیان. ئیشاڵڵا ساڵێکی باش دەبێت. كل عام وانتم بخير وسنة سعيدة إن شاء الله. پیرۆزبایی لە هەموو عێراقیەکان دەکەم بە بۆنەی سەری ساڵەوە بە تایبەت هەرێمی کوردستان و سلێمانی. داوا دەکەم ئەو تارماییەی بەسەر وڵات و گەنجان هاتووە لە ساڵی نوێدا بڕەوێتەوە. لە ساڵی 2020دا وڵات و گەلمان بگەڕێتەوە کەناری ئارامی. میوانانی پارێزگای سلێمانی بۆ ساڵی نوێ دەخوازن ساڵی 2020 ببێتە ساڵی بەدیهێنانی خەونی خوشک و برا کوردەکانیان. دەشڵێن ئومێد دەکەین ئەو ئاسوودەیی کە لە ڕوخساری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدی دەکرێت لە ساڵی 2020دا لە ڕوخساری هاوڵاتیانی باشوور و ناوەڕاستیش دەربکەوێت. قدمنا من مدينة الفلوجة إلى كردستان العراق. لە فەلوجەوە هاتووم. دەمەوێت پڕ بە دڵم سوپاسی خەڵکی سلێمانی بکەم بۆ ئەو میوانداریەیان. داواش دەکەم ئەم ساڵیان ببێتە ساڵی بەدیهێنانی سەرجەم خواستەکانیان. داواش دەکەین دۆخی عێراق ئارام کرێتەوە تاکو خەڵکی باسوودەیی بژین. بهذه المناسبة العزيزة هەموو ساڵێک بەخۆشی و ساڵی خۆشی بێ ئیشاءالله. داوا دەکەین ساڵی 2020 ساڵی ئارامی بێت بۆ هەموو شوێنەکانی عێراق. داوا دەکەین لەم ساڵدا دوور بین لە ڕاڕایی و هەموو ڕووداوە ناخۆشەکانی ساڵی ڕابردوو. ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان و میوان دۆستی خەڵکەکەی بەوتەی گەشتیاران وای کردووە کە لە بۆنەکاندا ڕووبکەنە هەرێمی کوردستان و هەست بە غەریبی نەکەن. هیواش دەخوازن ساڵی 2020 ببێتە ساڵی گەڕانەوەی عێراق بۆ کەناری ئارامی و سەرجەم پێکاتەکان لە ئاشتیدا بژین. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.